خۆشەویستانی بەرنامەی ماچی پێیان سڵاوتان لێبێت. تەوەری ئەمڕۆمان باز لە بەرزبوونەوەی بەهای دۆلار دەکەین با بزانین چەندێک کاریگەری لەسەر بازار هەیە و چەندێک وای کردووە هاوڵاتیان کەمتر بتوانن پێداویستەکانی خۆیان بکڕن. ئایا بەهای دۆلار بۆچی ڕۆژێک بەرز دەبێتەوە و ڕۆژێک دادەبەزێت و هاوڵاتیان دەربارەی بەرزبوونەوەی بەهای دۆلار چی دەڵێن؟ قسەی وان چییە؟ ئەم ترسەی هاوڵاتیان لە بەرزبوونەوەی بەهای دۆلار لە چیەوە سەری گرتووە؟ ئایا تەنیا بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری لەسەر بازار هەیە یان لەگەڵ ئەوەشدا پێنەدانی موچە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر بازار هەیە؟ ئێمە دیمەنی بازار دەبینین لە چاو پێشووتر چۆڵی پێوە دیارە و کەمتر هاوڵاتیان دێن بۆ ئەوەی پێداویستەکانی خۆیان بکڕن. من دەسمە لای بەشێک لە فرۆشیاران و بەشێ لە هاوڵاتیان بابزانم ئەوان سەرنج و تێڕوانینیان چییە؟ ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. یەک موعدێنی پێش بە 5 دۆلاری بوو دەکردا 6,000 ئێستا دەکە 7,500 زیاتریش. سێ مانگە چار مانگە یەک مەعاش دوو مەعاش درایە. یعنی ئەگەر سە مەعاش بێ بازارەکە دۆلار کێشەی نییە بەس زیاتر مەعاشە. ئەوەی دەکڕی پێشترەوە بە 2,000 بێستا بوویتە 3,000 کە بوویتە 3,000 دەرێکا کە لۆ گرام بۆ دەرێ دۆلار گرام بووە. مشتری هەر نییە لەبەرەوەی لەلایەکی معاش نییە لەلایەکیش دۆلارەکە زۆر گرانە ناتوانێت چیشتی بکڕی بفرۆشیوانە شتەکەش هی نوێ نەکڕی و شتی جوان نەکڕی نافرۆشێتەوانە لە دیاریدانی شوێنەوە هیچ. بەرێ بازار زۆر کەس بووە لەگە دۆلاری پێشەوە دۆلار وەرقە بە 120 بوو ئێستا وەرقە بە 160 یعنی دۆلارێک دەکاتە 1200 بوو پێش ئێستا دەکردا 1600 دینار. یەک موعدێنی پێش بە 5 دۆلاری بوو دەکردا 6,000 ئێستا دەکە 7,500 زیاتریش. باشە چێ بازی ئەو گرانبوونەی دەداتن؟ یعنی کە دۆلار گران دەبێت چێ بازەکەی دەدام؟ هەمووی خەڵک هەمووی هاوڵاتی بازی دەدات. باشە ئەی ئێوەی دوکاندار چەندێک زەرەرتان پێگەیشتووە کە دۆلار گران بووە وای کردووە کە بۆ نمونە ئەو قازانجەی جاران نەکەن؟ بەرێ زۆر فەرقی کردیە بەرێ زۆر تاسیری لە هەموو کەسەی کردیە هەمووی سینی کاس بوو خەرق بووان هەموو. باشە هاوڵاتیش کە دێ بۆ نمونە موچەی وەرنەگرتیا پارەی لە جیرفانانیە داوا ناکەت کە تۆ وەکو فرۆشیارێک هاوکاری بکەیان بە نرخێکی کەمتر پێی بدەیت؟ بەدی زۆر حەز دەکات نارزانتر بکڕیتن ئەوش لەگە دۆلارەکە شتەکە. ئێستا بۆ نوێت شتانەی کە دەیکڕی ئەگە بچی بیان کڕیەوە بە گرانتر دەیان کڕی؟ بەرێ بە گرانتر دەیان کڕم بەرێ بەزی شەکەیمە وردەوارەیە زۆر وها گران نییە وها پێوە دیار نییە بەری بەزیشتی گەورتر مەساوانەی بە 10 دۆلار و 20 دۆلار و ئەوانەیە ئەو زۆر فەرقی هەیە. باشە تۆ بۆ ماڵەوە بۆ منە خواردن دەکڕی خۆراک پێویستە بۆ ماڵەوە ئەوە برنجە ئەوە تەماتەیە ئەوانە جاران هەرزانتر نەبوو لەوەی ئێستا کە دەیانکڕی و گرانترە و پارەی زیاتر دەدەی؟ بەدی زاران زۆر فەرقیە بووە من پێشتر تەنەکەی ڕوون دەکڕی بە 26,000 ئێستا دەکڕم بە 70,000 65,000 ئاوالا ئێستا بە ڕەکەرزانتر بۆ دەنا پێشتر بە زۆر بەرە گرانتر بوو. بۆ نمونەگە جاران بە 300,000 400,000 دەرچووبایی ئێستا بە 600 و 700 دەرناتی. بەرێ ڕاست دەکەی زۆر گران بووە. بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری لەسەر بازار هەبوو کاریگەری لەسەر دوکانەکەی تو هەبوو؟ پارەوەڵا زۆر کاریگەری هەیە کە من بە هەرزانتر کڕیمە ئێستا بە گران دەبێت دۆلارەکەی بکڕمەوانە بیدەمەوە خۆماش فرۆشەکان. یعنی تو بە قەرز کڕی بوو؟ بە قەرز بکڕیەوە ئێستا دەبێت بە گرانتر پارەکەیان بدەمەوانە هەرەوەڵا یعنی لە جیاتەوەی قازانج بکەی زەرەرشت کردی؟ پارەوەڵا زەرەر دەکەم هەرچەندی بفرۆشم بە قازان هەر زەرەرمە هەروە خۆی لێ نایەتەوە ناوەڵا بۆم نابێتە پارە بیدەمەوە قەرزدارەکانش. ئێستا ینی وەی کردی مشتری کەم بیتن؟ مشتری هەر نییە لەبەرەوەی لەلایەکی
معاژ نییە لەلایەکیش دۆلارەکە زۆر گرانە ناتوانێت چشتی بکڕی بفرۆشیوانە شتەکەش هی نوێ نەکڕی و شتی جوان نەکڕی نافرۆشێتەوانە لە دیاریدانی شوێنەوە هیچ ئێستا لە دیای دانیشت و بازار نییە ناڵە هیچ بازار نیە و تەماشای بازارەکەی کە کەس نییە کەس بێز ناکرێت خەڵکیش هەر دەرێن ژن و ژاڵ و نەفەری مشتریەکان دەرێن بۆ هەرزان ناکەی هەرزان کە دۆلار سێ مال بەگرانە ئەوان حسابی دۆلار ناکەن خەڵکیش گلەی دەکات دەرێ بۆ گران ئەرێوەڵە دەرێ بە دیناری بۆ ئێمە هەرچەندێکی بفرۆشین ناگاتەوە دۆلارەکە دەدێنەوە توزارەکان توزارەکان بۆ خۆیان دێنن لەو لای دێنن بۆ خۆیان بە هەرزان دەکڕن دوکانی شاندانەوە بە هەرزان دەفرۆشن ئێمە بە قازان دەدەنەوە ئێمە چۆنی بفرۆشین بۆ ئێمە هەر دەرناسێتەوە ئەنگۆ ئێستاکە بە قازانج دەهە زەرتانە ئەرێوەڵە یەکمان قازانز نییە دەبێ هەروە بناوەڵە چۆنێک بە دەرێەوە بێ زەمینێک ئەوها دەفرۆشن بۆمان ناسێتەوە حسابی لەگە بازارش بڕۆی مۆدیلاتی نوێ دێتە دەرێ هەدبیتن ئەرێوەڵە دەبێ هەبێ دەنا خەڵک نایکرد ئەرێوەڵە چەند ئەوشمان لێ دەسێن بۆ دوکانی چەند ئینجیزەری بۆ ئەو شتانەمان لێ دەسێنن ئەوە زبڵە ئەو مێنەیە ئەوە قەتحەیە پێشتر شتانە هەبوو ناوەڵە پێشتر یەکشتنەوە هەر بای خۆم ئێستا بایەوەی ناکەی بیدێ حکوومەتی ئەوەندەی دێمان دەستی ئەرێوەڵە ناوەڵای من ڕۆژە تاوەرە ئەلێرەکانم بایەوەی ناکە کارەبامان هەر بەگرانە شتمان بەگرانە هەرچی بی هەر بەگران دەبێت هەژنۆ پاران بدەینەوە پارەی بدەین ئەرێوەڵە ئەوە سەرمان بەگرانەوە دوکاندارێک پێ وایە بازارەکە بەرەو باشی دەڕوا یان خراپ دەبیتێن وڵای ڕۆژی بە ڕۆژی خراپترە ئەرێوەڵای خراپتر ئێمە گوتمان پارە عالم دەیوت بچێتە حکوومەتی لەوەتی سۆتە حکوومەتی ئەوەندەی کە خراپتر بووە لەوە دوسێ مانگە معاش نەدراوە کەس شتی ناکرد پێدوانە گەم و چش بدرێ کەمەک بازارەکە خۆشتر دەبتەوە خەڵک دێشتی دەکرد بەرەوەڵا فەرق زۆر دەکات خەڵک لێمان دەکرێت دوێنەی کڕیم ژیوان بووانێک تۆڵە پارەم پێنەمەوە پارەکەم بدەوە دەچمەوە ڕۆژێش کە دێمەوە ئێستاش نەهاتەوە خماشەکە پێدا ئەرێوەڵا هات بەڵێ بۆ نمونە ئێستا و دەچێ و دوکانەی کە تێشتە شکڕێ ئەوەی دەکڕی پێشترەوە بە 2000 بێستا بوویتە 3000 کە بوویتە 3000 دەرێکا کە لۆ گرام بۆ دەرێ دۆلار گرام بووە ئەز پێکەوە لەگە ژیانی هاوڵاتیان مەڕبووتە ئەگە دۆلار دابەزی هەموو شت فەرق دەکا $1 هەستی عینە دیسان لەوێن دەرێ شتەکە گرانە بیتەوە بۆچی جار وایە کە دەچێت دوکانێک دەڵێ کاکە دۆلار گرام بوو بۆی ئەو شتە گرام بووە بەڵام کاتێک دۆلاردا دەبەزێ دەبینی نرخەکەی داناوەزێتن ئەوە بە هەمان سعری پێشووی لە سەرەکە بە گرانتری کڕیا ئەتو کە دوومانجی پێ دەچی دۆلار دێتە خوارێ ئەو شخصە ناتوانانی بۆ گرام بفرۆشی لۆ چکە کە دابەزی ئەمن هەرزانتر دەدەم برێن لۆ منە ئەمن ئەو دوکانی منە ئەمن هەرزانتر دەدەم ئەو گرانتر دەدە کابرا بە هەر برێ بەوەندەی لۆوی ناڕوە نائیلاجە گە زەرشی بەو نرخی پێشتر کڕیتی دەبیدای بەزێنی بیفرۆشتی کە دۆلار گرانە موچەش دواکەوتووە چێ زەرەر دەکا لەو بینە طبعاً هاوڵاتی زەرمەند دەبی لەو نعبێنێ ئەدی هەر هاوڵاتی زەرمەند دەبی خۆی هەمووی هەر فەقیر زەرمەند دەبی چێکە زەرمەند دەبی کە بوزەنێتن پارە نییە مەعاژ نییە وایە بازار هەرنی ئەو بازارەکە ببینن تەمەشاگەن بزانە 6 کەسی لێە بزان 6 کەس بێرەدا دێ کە بستە دوکانە شتی بکڕێ هەر تەسویرکەن لۆ نمونە بەس بڕۆ پێدا بڕۆ بزانە دوو نەفەی لە دوکاندارش دەبینەوە بڕۆ ناوە سواقی ئەگەر چار مشتری دیتەوە برێ ئەتو ڕاز ناکەی تەمەشاکە بۆ نمونە جاران هاوڵاتیەک ئەگەر ماڵەکەی خۆی بەڕێوە بردە بۆ نمونە بە 300,000 400,000 دەردەچوو پێدوانی ئێستا بە 700 و 800ش دەرناسێت ئێستا لەو ڕۆژەی بە 800ش دەرناچی لۆ کابرا مانجی معاشی پێشتووی وەگرتیا یەکسەر جێبەجێ دایتەوە قەردی ئێستا چاوەڕێت ئەو مانگەی دەکا دیسا ئەو مانگە بێ دەبیداتەوە مانجی دی کابرا بە چ دەربچی داوەڵا ئەستا کابراایە دێتەکنە من دادنیشی وەڵا 250 چای پێ نییە بیداتن بدەرە کاکە پێم نێ دەرێ دێ بە دزی لە من جێمە دەرێ دەرە چایەکەم دەدەی پارەم پێ نییە وەڵا خەڵک هەیە دێتە لای تو یەک چای دەخۆم پارەشم پێ نییە بەس دێ بە دزیوە دەرێ مەم شێنەوە ناو خەرچی دەرە پێم نییە کاکە معاشم وەر نەگرتیا لەبە داوامیش دەرە ئیشیشم پێ ناکرێ مشکیلەکە ئەوەیە ئیشی پێ ناگرێت کابرا دەیبستە دەوام ئێ معاشی وەر نەگرتیا کێشەکەی ئاوڵاتیان لێرەدا ئەوەیە وەڵا کابرا 250 چای پێ نییە بیدە بۆشی دەیبینی گریان لۆی دێ ئەدی کێشەکە لەوەیدایە پێ وایە ڕۆژ بە ڕۆژ
ئێستا ئێمە بەرەو باشە دەچین یان بەرەو خراپبوون دەچین بە قورحان ئەوەی ئیشاڵە بەرەو پێش بوون دەچین بەچی لێ چاوەڕوان ناکرێ ینی خەرکە هە بەرەو دواوە دەگەڕێتەوە باشە چارەسەرەکەی چی ینی چۆن چارەسەر دەکرێت چارەسەر لەکنی حکومەتە ئیلا چارەسەر لای حکومەتە دەبی دانوستان بکەن لەگە بەغدا بە هەر شێوەیەکی ڕێکەون وەبی هاوڵاتیانی زەرمەند نەبن هەم لۆ حکومەتیش باشە هەم لۆ هاوڵاتیان چکە دایم چیلی فەقیر دایم زەرمەندە ئەگە ئەوانە پێک بێن لۆ هاوڵاتی فەقیر باشە دەنا دەورەمەند جێلی نییە بەخۆی دایم چینی زەرمەند فەقیر دایم زەرمەندە لە هەموو بوارەچەوە دایم فەقیر وایە بەخۆی کێشەیە لە هەموو بوارەکی ئەو دەکەتە بندەست پێیان فەقیر هەموو دەمێت لە بندەست پێیانە ئەجا وەرەقە گرانبی دابەزی لۆ فەقیری هەبە ڕبەی تەقتەقیە کاکە ئەدی بەهای دۆلار گران بوو دۆلار بەرز بووە چ کاریگەریەکی لەسەر بازار هەبوو وڵا زۆر بازار مادەم دۆلار گرام بوو بازار نە ئێستا لە چاو وەلو عشیاکە هەر بە سعری خۆی لە بەرەو هیچ بازار نییە هیچمان ناویت سەر برێ گرانکەین بەس بازار نییە ویستان گران نەکردێت ناوەڵا هەر بە سعری خۆی دەبرۆشین بەس بازار نییە برێ بازار هەبێ باشە پێشتر بازار چۆن بوو ئاوە چۆل بوو وەکو ئێستا ناوەڵا کە بازارە بوو ماشەڵە لێ بێرە دەرناچێن لە قەرەبارە خۆ باشە چۆن وا دەکرێت کە بازار جارێکی دیکەش قەرەبارق ببتەوە وەکو دەڵێن دوکاندارەکان مشتری زیاتریان هەبی وەڵا ئەوە مەعاش بدرێ ئەوە بازار دەبیتەوە گەر مەعاش نەبێ و بازار ئەوە نامێنێ ئێستا دۆلار و موچە کاریگەری ڕاستەخۆ لەسەر بازار هەر زۆریش بۆ خەڵکێ بێتە دوکانەکەی تو دەڵێ ئەو جلو بەرگەم بەدڵە بەڵام بەڕاستی پارەم پێ نییە و دەرێ دێ وڵات جوانە بە درێ بەس با مەعاش واگرم ئەو جادێن کە مەعاش نەبی لە چێ بینێ پارەی نییە خەرک پارەی پێ نییە ئێوە زەرەر ناکەن بۆ نمونەکە مشتریتان نییە ئێستا هەر هەموو دوکاندارەکان زەرەرە ئەوەی دوکانە خوشتی هەر ئیسپادەی نییە لە بەرەوەی هیچ بازاری نییە باشە پێنەدانی موچەش کێشەی کۆمەڵایەتی دروست ناکە بۆ کابرا پارەی وەرنەگرتیە پارەی نییە بۆ برنج بکڕی ئاوە تەماتە بکڕی جلو بەرێک بکڕی لە تو بچۆمارە گەرتس نەبی خەرک کەس ئەوەی نییە هەموو کێشەیە لە مارە تو کێشەیە بی کوڕ خەرکەم تووشی نەخۆشی بووە لە بێ بازاڕی ئەرێ بەخوا گەلک دوکان ئێستا چۆلەکە لۆی دەرنانی دوکاندار هەیە چۆڵ دەکە ئەوی دوکانی خۆی نەبێرێ وڵا هەیە چۆلەکە لەو دەنانی زەرەرێکە باشە چارەسەر چیە چۆن چارەسەر دەکرێت وڵی چارەسەر ئەید خودای گەورەیە ئەگەر مەعاش بدرێ چارەسەرەکە مەعاش نەدرێەوە هیچ گۆشت چاوەڕێەوەنا کە موچەخۆر موچەکەی وەربگرێ ئەرێ وەڵا ئێستاوە حالەن شیتەتی بازاری ئەو وەختانە ئێستاوە بینێ کەسی لێ نەچۆل وەڵە معاشەکە زۆر مهمە کە کابرا سێمانکە چار ماگەیەک مەعاش دوو مەعاش درایە یعنی ئەگەر سە مەعاش بێ بازارەکە دۆلار کێشەی نییە بەس زیاتر مەعاشە یعنی ئەگە موچە بێ دۆلاریش گرانبی ئەو کاریگەری نییە هیچ کێشەی نییە بەس مەقسەد کابرا کە پارەی پێ نەبی جێ لەوە ڕقی نییە هەر بازار نەبی بەس مەقسەد لەوەیە ئێستا بەس مەعاشەکە هیچ مشکلە نییە ئێستا کەکە موچە دواکەوتووە دەبینم بازارەکەی توش چۆلە کە جاران موچە لە کاتی خۆی دەهات بازارەکەی تو باشتر بوو دەرەجەیەک بوو کێشەمان دۆلار مۆلار شتانە نەبوو بەس ئێستا کێشەیمە بەس مەعاشە کابرا کە مەعاشی پێ نەبی ناتانی بێ جلوبەرجی بکڕین هەمووی لەگە مەعاشە زەرمەندە کە موچە دوا دەکەوێت و دۆلار بەرز دەبێتەوە وەڵای زیاتر خەرج فەقیر ئێستا ئیمە دۆلار گران بیوە 6 گران دەبی بێجگەل لەوەش کە مەعاشەکەش نەبی یەکجاری بازار دەڕمێ بازار نابی ناڵی بازارەکەی مە زیاتر لەگە مەعاشە بەزەگە دۆلاریش بێتە خوارە باشتر شەلۆمە شتەرزان دەبی تو چێەوە دۆلاری گران دەکا و هەرزان دەکا و یاری پێ دەکاتن بە خودداەوە ئەوە لە دەست خۆیتیان ئەو لە دەست خۆیتیان دۆلارەکە چێ گرانی دەکات زانین دەکە ئەوە سەری خۆیتیان ئەگەنا دۆلار ئێستا ڕۆژێک 16 ڕۆژێک 16 ڕۆژێک دێتە 50 یعنی ڕۆژ بە ڕۆژ ینی دۆلار گەمەی بە بازارە دەکە عین سمێت ئەو پارچەیە ئەم بەش زای دەم سمێت شا دەکەم لەسەر خۆم بە عەفت ڕاوستایە ئەو ها یعنی شتەکە بە زەرە لە سەر خۆن لە سەمە دەشێتەوە نازێن ڕۆژ بەچەند ئێستا
وەرەقم بە 50 لێک دایتەوە شوێ نازانم چەندی لێ دێ نازم شوێ عنی سوێنێ چی لێ دێت 262 ئەگەرەوە بەرز تۆ بازارەکە داین دەشێت و دیسان باشەوە ئێستا بۆ ناگە بڵێن بە 7,000 بەڵێ جاران نرخەکەی چەند بوو 5 بوو 4 بوو ئەوە ئێستا لۆ خۆی بە وەرەقی 160 ئێستا و 8 زانای بکەمتر بدەین بەس مێ وەرەقەش بێتە خوارەوە دێتە 6,000 دێتە 6 دێتە 7,000 باشە بەشێک لە خەڵکی دەڵێن کاتێک بەهای دۆلار گران دەبێت ڕاستە خۆ بەشێ لە دوکاندارەکان شتەکانی کاڵەکانی خۆیان گران دەکەن بەڵام کە دۆلاردا دابەزێ ئەوان ڕاستەخۆ دای نابەزێنن بە خودای ئێزر بە ئێرە لە خۆی بازارە عشایری ئێرە ئێرە پارچە لە خۆی 1000 خێرە 2 خێرە 3 خێرە ئەوەندا وە چۆنێ برێ پارچەی 10,000 و 8,000 خێربی ئەمە لێرە ئەگەر ئەوە 2,000 دابێ من دەفرۆشین ئەو هێش پارچەشکە 2,000 دابێت دەفرۆشین دوکاندارێک پێم بڵێ لەبەرەوەی موچە نییە و دۆلارش گرانە خەڵک زۆر مامەڵە ناکاتن هەر نەک مامەڵی دەکە هەر لە دەستی نییە هەر دێ بە سعرەکەی دەپرسی ئێستا چەند مشتری خۆمێ زۆری داوای قەرز دەکە لێ بپارەیان داوای قەرز دەکە لێ بپارەیان کابرا نیشتی بیکڕی وەزعەکە شوانی خۆ نان و ئاونی کابرا دەرێ نایکڕم لێ گەڕێ ئێستا کابرا گومات غەزابی دەیکڕیان شەشکە دەیکرد بە ئێستا شتا کابرا جلو بەرگە معاشەبی بە فولی عیبینە کابرا دێشمەج دەکرا گەنە کابرا لە دوی دەگەر ئەرێ نیتە دوفاینە چ هەرزان ئەنیت قاتەچ بە فول هەرزان ئەوها دەگەڕێ خەڵک نارێ فامیلەکی باش و چاک نەما لەبێ معاشیان کار بەس دەری هەرزان بی ماوە معمیلمە هەبوو دەیگوت چاند شتی جوانە گرانە ئەسڵێوی دانێ ئێستا دەرێت چاند شتی هەرزان ئەوی دانێ زۆر زۆر یەک موادێنی پێش بە 5 دۆلاری بوو دەکردا 6,000 ئێستا دەکە 7,500 زیاتریش سێ مانگە 4 مانگە یەک معاش 2 معاش درایە یعنی گەسە معاش بێ بازارەکە دۆلار کێشەی نییە بەس زیاتر معاشە ئەوەی دەکڕی پێشترەوە بە 2,000 بێستا بوویتە 3,000 کە بوویتە 3,000 دەرێکا کە لۆ گران بۆ دەرێت دۆلار گران بووە مشتری هەر نییە لەبەرەوەی لەلایەشی معاش نییە لەلایەشیش دۆلارەکە زۆر گرانە ناتوانێت چشتی بکڕی بفرۆشیوانە شتەکەش ئی نوێ نەکڕی و شتی جوان نەکڕی نافرۆشێتەوانە لە دیاریدانی شوێنەوە هیچ خۆی بازار هەر بەخۆی لە ئەسڵدا بازار کەس بوو کەتی دۆلار یعنی بەڕاستی گرانێکی زیاد بەرچاوی خۆبینی حتمما بازاریش ڕاگرت بۆچی بازار کزە کە دەڵی بازار نی حتمما دۆلار سببی ڕئیسی ئێستا حالی حاضر بەخۆی بێمەعاشی سببی ڕئیسی بوو بەڵام ئێستاکەنەکە لە بێمەعاشیش و ئەوجا دۆلاریش کە گرام و ئەشاش ڕاستەخۆ گران دەبی کە بازاریش هەمومان زانین بازار بە دۆلاری مەربوطە کە دۆلاریش گرام و تۆماتیشیان بازار کەس دەبی و ڕادەوەستی کامیان کاریگەری زیاترە دۆلار یان نەدانی موچە واللهی نەدانی موچە کاریگەری زیاترە حتمما ئەوانی شتێکی حەشار نەگرە بەڵێ بەڵام دۆلاریش سبەی ڕئیسی دووەمە باشە کە موچە نییە و دۆلار گرانە چی قوربانی یەکەمە واللهی چینی هەژار چینی کاسب دوکاندار ئەوانە قوربانی یەکەمە ئەوانیت کەش وەکو دەورەمەند و تاجیر ئەوانە هیچ تەسیران لێ ناکە باشە بۆ دەڵێ دوکاندار قوربانی ئەی دوکاندار بۆ شتێک دەکرێ بەگران خۆشی دوایی نرخێکی ناختە سەر و بەگرانتر نادێتەوە هاوڵاتی کە دەرێ دوکان لۆ تاثیر دەکات دوکان ئەتو ئەشاتی نایە بۆنە بە 147 ئێستا ئەلان لەسەرمانە بە 160 قسووری کە دەیدەیەوە حتمما دەبی لێرانە گرانیکەی بەڵام ئەو گرانیش ناتوانانی بۆن من لە لێرکانە دۆلار لە 115 بەسەرکەتیە ئەتو لێرکانە 105 تانی بەسەری ئەگەرنا مشتری نایکڕی مشتری دوێنێ پێرە هاتیە بۆ منە بە 8,000 دیناریبی ئێستاکەن بە 15 ناکڕی دەبی لێ بکەین 9,000 دینار یعنی بازیکە کەمە دەدەین بازەکە دوکاندار و چینێژار و کەسب دەیدا بەڵێ چارەسەر چییە ینی ئێستا چۆن بازار دەبژێتەوە بەخوای چارەسەر یەکەمیان کە سەرەتا گوتمان یەکەمیان موچە ئەگەر موچە لە کاتی خۆی درا هیچ کێشە نەبوو دۆلارەکەش ئەوەندەش گرانبی کەمەکانی بەڕاستی بەڵام موچە سەرچاوەیە باشە ئێستا وەکو باسمان کرد هەم موچە نیە هەم دۆلاریش گرانە وا دەکا کە کێشەی خێزانی دروستبی حتمما موچە سەدان کەسم جێ لێ بووە لەسەر بێمەعاشی بێپارەی و بێ ئیشی تەلاقدان ڕوویدایە ئەوە تەسیر لێ دەکا بەڵێ بالفعل ئەگەر دۆلاریش هەستا ئەمەش هەمان کاتە کێشە کۆمەڵاتی هەیە ئێستا کە هاوڵاتی زیاتر داوای قرتان لێ ناکە لە چاو پێشوو
بخۆی با ئینسان ئەگەر ڕسیدی هەیە فەرقەچیە بەڵام وەچی کە بەد کابرا زوو دەرێ زەحمە نەبی پارەکەم لۆ بینا ئەچ ناتوانین لۆ بێ لە بۆی دۆلار گران بۆ ئیشتی ئەو ڕۆژ هەمووی ماشەڵڵا 190 دەتوان برێن بە دۆلارە دۆلاریش کە گران بوو تاسیرەکە لە بازار و لە حتا لە ڕووی سیقەش تاسیرەکە. گرانبوونی بەهای دۆلار کە دۆلار گران بوو چ کاریگەریش لەسەر بازار هەیە بە تایبەتی با بڵێن بە نمونە دوکانەکەی تو ئایا وەی کردێ کە مشتری کەم بیتن؟ بەڕاستی گرانبوونی بازار لەسەر دۆلار پەیوەندی هەیە بە گرانبوونی دۆلار ڕاستی بەس ڕێژەکەی وەهانیە زیاتر موچەخۆرە چینی موچەخۆرە ئێستا کە بازار بەس چینی موچەخۆرە بەڕاستی ینی ئەمڕۆکەش بە کاربەر زۆر کەم بووە یعنی موادەکان ناکڕی کابرا ئەو پارەی پێتی بەشی بەس بەشی ڕستقەکەی دەکە خواردنەکەی دەکە نایەتن بێتن لێرە کەمالیات بکڕی بێتن لە دوکانەکانی شوشەوات بکڕی بستە دوکانەکانی پەڕۆک بکڕی نایکڕی سەرچاوی ژیانی چیە خواردنەکەی زیاتر نییە تۆ دەڵێ تەنها حیسابی ئەوی کردیە کە ئەو پارەی بەشەوەی بکە پێ بژیتن نەک بەس بەشی ژیانی ڕۆژانەی خۆی ینی محتاجی ئەولا و ئەولان نەبیتن ناکابرا بێرکوانە ینی پێویست ناکە دووبارێکەمەوە بێ ئەو شتە سەرەتا ینی بازار بکڕی جارانی ژوا بوو پێ نا پێشتر ینی کابرا مۆزەف بوو دەهات حیسابی وەی دەکرد کە مانگەش کە موچە دێ هیچ کێشەی نەبوو بەڵام ئێستاکە لەگەر تاخیربوونی موچە بەڕاستی کاریگەری هەیە زۆرش کاریگەری هەیە باشە بە دەرەجەیەک چی قوربانیە؟ حتمما چینی مۆزەفە بەس ماشەڵڵا هەرێمی کوردستانی 180 مۆزەف و موچەخۆرە 180 هەر هەمووی چاوەڕێ موچەی دەکات ئێستا بڵێن بەیانی و موچە دەدرێ ئەو بازارە گۆڕانکاری بەسەردادی؟ بە ڕۆژێکی ناوەڵە یعنی تۆ حسابی ئەوکە کە موچە بڕێک تاقیر بووە بەس ئەگەر بەڕاستی دوو موچە بێ سێ موچە بێ هیچ کێشە نامینێ ناوەڵە هیچ نامینێ کێشە باشە پێنەدانی موچە وەک خۆت باست کرد کێشەی خێزانی دروست دەکا؟ من نازانم کێشەی خێرزانی چ پەیوەندی هەیە بە موچەی یعنی ئەگەر خێرزانێک ژن و مێردێک عاقل بن یان لە ژیانی هەژارەکەشیان بەڕێ دەکەن ئەگە ژیانیشان خۆشببی هەر بەڕێ دەکەن ینی باوەڕ ناکەم لەسەر موچە بەس وڵی ئەتو کابراایك برێ وڵی دەست و پێی خۆی سپی کردی هەر ئیشەنەکە دانیشی بەس چاوەڕێ موچەی بکە نییە ینی تۆ دەڵێ ینی خەڵک هاوڵاتی یان با بڵێن موچە خۆر بەس نابی چای لە موچەکەی بی بە هیچ شێوەیەک ئێستان بەخۆم مامۆستام بەڕاستیت پێ برم ئەگەر پێم بکرێ دوو کاسبی کاتەکەم چاوەڕێ موچەی ناکەم چونکە موچە 100% نییە باشە مامۆستایان دۆخیان چۆنە؟ خۆرە مامۆستایان دۆخیان چۆنەوە لەگەڵ عامەیە جاران مامۆستا دەیگوت ئەگە دەخینی ناخینی موچەکەی خۆم هەر وەردەگرم نا پێویست بەڕاستیت پێ بڵم خوێندن هیچ پەیوەندی بە موچەیوە نییە مەبەستم لێ ینی جاران وەردەگرم موچەی خۆم وەردەگرم بەس شتیوان نییە ینی ئێستاکەم مامۆستای ئێستا من شخصی خۆم کە دەوام دەکەم بەڕاست پێ بڵێم یەک لەبەر خۆیان کە ئەرکەکە لەسەر خۆم دوایەکە چیە گزەرەر دەکە منداڵە هەژارەکەیە دەورە من دەکە چیشی بە مەکتەبێکی حکومیە دەستە باشتری و مەکتەبی ئەهلی السلام عليكم أحوالك باش والله وبركاته بخير بن سرتا دۆخی بازار چۆنە؟ والله دۆخی بازار بەحام کزە بەڕاستی زۆریش بۆ کزە لەبەرەوەی یەک مەحاژنە بەڕاستی معاش تەوزیع ناکرێ دووش بەڕاستی ئەو دۆلارات و لێرە هەتا دەسێ ئەو دی دۆلار 5,000 لەسەرە 6,000 لەسەرە 7,000 لەسەرە ئەو ڕۆژ ماواتەکە هەمووی بە دۆلارە بەڕاستی هەمووی بە دۆلارە دینار نییە والله ئەو قانونی کوردستان ئەو هەیە قانونی کوردستان لە کوردستان ڕاستە لە باغ دەرێ وەرەقە بە 32 تەوزیعکرێ بەڵام من وەرەقە بە 6 دەکڕم والله بە 6 لێ دەدرێتەوە ڕاستە من شەریکە هەیە لێ دەدا شەریکەی بە 32 بە 36 لێ 34 لێدا بەڵام فقط ئەو شەریکانە ئەو مارە بەسێ دەچێنەوە هەر بەو پارە دەچێتەوە کە لەسەرتە وەکو خۆ دەڵێ بۆچی شەریکەیەک یان با بڵێن کۆمپانیایەک بە 36 حسێب دەکات بۆ یەک بە 32 حساب دەکات بۆ یەک بە 6 حسێب دەکات والله شەریکە حەزە برای خۆت ڕاگدا شەریکە هەیە بەڕاستی پارە هەیە لە باغ وەردەگری
بەڵام شەریکەک نییە وەربگریتن وەنیە زەبان عکان وەردەگرن ئێستا وەکو معمود وەردەگری معمول لێ دەدا زێڕ لێ دەدا بەڕاستی بەڵام ئەو کەنتکە پێ وەرناگیرێ ئەوانە هەموو فەرقی وانن ئێستا تو دەسەڵاتی زۆربی پێ وەرجێ دەسەڵاتنی پێ وەرناگیرێ ئەو هەیە واقعەتەکەی ئەوەیە تو هەروە هەر ئاوی زۆر ئاوی کەم دەبا ئەرێ وەڵڵا ئاوی کەم دەبا باشە ئێستا بە نمونە ئەو دەرمانچایە ئێستا کە نرخەکەی 14,000 وایە جاران بە چەند بوو جاران تەمشاکە بابەتێ ئێستا بابەتێ بە 10,000 بابەتێ بە 14,000 ئەو 14,000 جاران 10,000 بوو بابەتێش 7,000 بوو 4,000 3,000 هاتە سەر بە بەردەوام هیچ مەوادەگنی ئەو ڕوونێتە سەر لەبەرەوەی یەک ئەو قەیناکە جیگە لەوەش یعنی بەڕاستی ئەمە لێراندا یەک خاڵی گرنگ مێ بەڕاستی لە بۆ حکومەت هەرێمی کوردستان گونا ئەمەواد غەزای بەڕاستی ئەتوو ئەو بازە قورسەی بایە سەرێ چکەمە خەڵکە شەژاری خەڵکەی فەقیرین باشە چێ زەرەر دەکا لە فەقیری زیاتر کەس کە زەڵە دەکا هیچ فەقیر هیچ مەسئولش لە بازار دەبینی هیچ سەڵاتدارش لە بازار دەبین ئەوڕۆ ئەمن بەنمینی نەفتم لە بازار هێولێرە بە 200,000 ناری کاک ئەدی و تاوان و زوڵم نییە ئەمە 36 سال 30 سارە خەباتمان کردیا گوند دەتەمەشاکە نانمادا تێ پێشمەرگەی شۆڕشمان لە گوندەکان کردیا ئەو گوندانەی دەرێ هەمووی بەحام هەمووی لانەی پێشمەرگەی بێ بەڵام فەرمو ئەوڕۆ حکومەت ڕنابین یەک بلی نەفتی بدات هاوڵاتی خۆی قەسەم بەخوای ئەوەس قسەی من نییە قسەی خوا و پێغەمبەری خۆیە هەر قەومەک لەگە سەرکردەکە لەگەر قەومەکەی خۆی باش نەبی خوای گەورە ئەو سەرکردی ناو دەبە دەبی لە ناو بچی باشە بەشێک لە خەڵکی دیکە دەڵێن یعنی ئێستا کە بۆ نمونە لە سەقسەکەی تو ئاتو دەیگەڕێنەوەی کە سەرکردەکان شتیان گران کردیا سەرکردەکان شیان پێگەڵان ناکرێ سەرکردەکان عەزەم ڕابگرە دەبی هاوڵاتی دەبی بکەن سەرکردەکان ئەو سەرکردانە عەزەم ڕابگرە دەبی ئەتوو معاوەرە بکەیت داهات بێتە کوردستان نەک ئەمە ئێستا مەچمانەیە بەش نەکانمەی خۆمانە هەمووی لە دەر لەوماندێ یەک پارچە قماش ئێستا قماشە لەبەرەوە قماشە لەبەرە منە لە چێلودێ لە ئێران لە سیندێ ئێستا فەرمە حدودی ئێران ئێستا سمێنێ لێما قەپات کاتن ئەگەر نرخێک بە 10,000 ناری بە 20,000 ناری بدەیت بکڕی ئەوەی لە برا دەوەرە بگرە باشە هاوڵاتی فەقیر هەژار دێت ئێرە چی دەڵێ ینی هەندێکێ درشتم پێ ناکڕێیان کامی هەرزانە ئەوم پارەی پێنێ بەخوای دێ بە قەردوی دێ دەنووزێتەوە هیچ سارن نییە ئەوزە قەردیش وەکو دامەیە یان دێ یان دەڕوا دەخورێ قەردە حساب کە مرد قەردەکان نایەتەوە قەرد بە حیاتی چاوت پێی ناکەوتەوە بەڵام توزەکت بە مەولادی دەستوێنە بەرەوەی خوای گەورە ئەو مارە دایتە تو سبەینە ئەگەر نەکو بنەی دێ کابرێ خوای گەورە غەزەب لێ بکرێ و مار لێ وەربگرتەوە ئێستا ئەوزە بە ئەو پرسیارەش بکەم ئەو ماوادانە ئێستا ئەم دەیبینم ئێوە هەمووی گران بووە واللهی نارێ هەمووی گران ئەو مەوادی عیسەی بایع تەوزیع نەکرێ ئەو ماوەی بایع تەوزیع بکە هەرزانە باشە بۆچی دەمەک هەرزانە دەمە گرانە دەمەک دادەبەزی دەمەک بەرز دەبێتەوە بۆ جێگیر نابی ینی بۆ نمونە لێک دۆ لە یەک سعر ڕناوەستی خەڵک بۆ نمونە هەر کاتێک بێتە بازە بڕێکا کەم برنجێک دەکڕم ئەو سعرەکەی دیارە و 9,000 بۆ ڕۆژێک نوێە بۆ ڕۆژێک دەیە بۆ ڕۆژێک هەشتا دەمشاکە برای خۆت تو عەزم ڕابگرە ئەمە ساری تقریبا 2007 لە سعودیا بوو $100 ئەمریکی بە 373 ریالی بوو ئەو سار 2023 منە برادەکانم چوونە لە باقی بە 73 بووە لە ژۆرێ بە لە دەرێ بە لە باقی بە 73 بوو لە دەرێ بە 75 بووە 2 ریالی فەرق کردی وەنیا بەڵام فەرمو ئەمنوتوە تا دەچین دەست بە ئاو دەگەین دێینەوە $5 فەرقە تەماشاکە ئەمە نەفتی دەفرۆشین بەعیاتی بامەنجێمان لەوەی نەبووە بە ملیار دینار وەنیا فەرمو ئێستا هەمە نەفتی کوردستان دەفرۆشە ساعەمانێ پارەی وەربگری چی پارەی وەردەگری چی پارەی لەکن دیارە هەمووی سەرکردەکان لێ دەپرسی هەمووی دەری ئەمریکا ئەم قەیناکە نەفت فرۆش من دەبی کابرا کاکە دەبی ئەم نەفت فرۆش من دەبی قەردار بم خوانیە فەرمووی ئەمسەوە 30 سارە خەبات کرا لە 92 تا ئێستا ڕوو دەکە 30 سار یەک هاوڵاتی بابێ برێ لە کوردستان بەرمی نەفتەکە وەرگرتیە ئەدێ تاوان نییە ئەدێ زوڵم نییە قەیناکە و کانگی گەڕان خۆ نەفتەکە لە حکومەت هەرێمی کوردستان خۆ لە سەرکردەکانمانە ئەی سەرکردە ئەو ڕۆتەمشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای گەورە لێبواری والی ئەمر نەبوو لەجێ سەرکردەکان ئێستا نەبوو دەگەڕا کۆران بە کۆران بەڵام ئایا سەرکردەکانی مە دەگەڕن هاوڵاتی نەفتیە نەفتی نییە بەڕاستی ئاخری گرانیە بەڕاستی داواشم لێ لەو شاشنگ و داوام لە حکومەت هەرێمی کوردستانە و داوام لە سەرکردە بەڕێزەکانە بەڕاستی چاوە بەو ملەتی دابژێڕنەوە ئەو ملەتە پارەی پێ نییە ئەمە لە ئەهلی بازاڕینە خەڵک زۆر ڕۆژانە دێدن دەگریە لە دوکانەکانمە بەڕاستی داوای قەردەکە داوای شتێکی یارمەتی بدەیت بەڕاستی یعنی ئاخر قاڕە گرانیە ئاخر قاڕێ ئەرێ وەڵڵە سوم لەو هاوڵاتی جەبێتەوە بەڕاستی سوشم لەو خەڵکی دێبێتەوە لەبەر خەڵک بێ پارەی بەڕاستی خەڵک زۆر بەجددی بەڕاستی یعنی خەڵک هەیە بەڕاستی دێتە دوکان زگت پێی دەستی ئەرێ وەڵڵا تەماشای خۆ مەکە الحەمدولیلا ئێستا من ناو دوکانێکی مەی خۆمە بەڵام وەڵڵاهی سوم لە هاوڵاتی دەبێت و سوشمە خەڵک دەبێتەوە
بە زۆر بەداخۆش. بەڵە خۆشەویستان و ئەزانەوەی بینیتان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو. دۆخی بازار یەکجار خراپە. هاوڵاتی پارەی پێنیە بۆ ئەوەی پێداویستەکانی خۆی بکرێت. بەشێ لە دوکاندارەکانیش دەناڵێنن لەبەر ئەوەی هیچ مشتریەکیان نییە و دانیشتون لە دیار کاڵاکانی خۆیان. ئەگەر دوو نمونە وەربگرین جاران ئەم قوتووە بە 1250 دینار بوو. ئێستا نرخەکەی 2000 دینارە. ئەگەر ئەمەشیان هەبە نمونە وەربگرین جاران بە 750 دینار بوو. ئێستا نرخەکەی بە 1250 دینارە. ئەم هەموو بارگرانیە و گران بوونی ئەم هەموو کاڵایە چێ زەرەر دەکات و دەبێت چێ بازەکەی بدا و چێ بەزەی بەهەژار و بەنەدار و بە فەقیر و بە کەم دەرامەت و بە کەم ئەنداماندا دێتەوە و تۆزێ گریان و ناڵەی ئەم خەڵکە کەم دەکاتەوە. تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ.